ساڵانە هاوڵاتیانی کوردستان هاوشێوەی باقی جیهانی ئیسلامی لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا زەکاتی ماڵ و سامانیان دەردەکەن و ئاور لە هەژاران و ئەو پۆلانە دەدەنەوە کە قورئانی پیرۆز بۆ پێدانی زەکات دەستنیشانی کردوون. بانگخوازان، زانایان و مامۆستایانی ئاینی دووپاتی دەکەنەوە پێدانی زەکات بەو دەستگا و ڕێکخراوانەی لە خزمەتی بانگەوازی ئیسلامیدان و موسڵمانان هۆشیار دەکەنەوە و سەرپەرشتی کاری خێرخوازی دەکەن، دروستە و هیچ ئیشکالێکی شەرعی تێدا نییە. في سبيل الله كجهاد ودعوة وهداية وإعلامي إسلامية برابر بوهم بواتاي بمعنى كلا إعلام كان ترى بلاو أكريته وكخلقان دابويت ياخيون لدين ولا حجاب ولا قرآن ولا إسلام وبوي أملة لنا ونشي وكو دنياي لدزا ودينيشي لدزنا دا أو جهتانا كورقرن هم عالم زانيه بو أصنافاني ورقرنو دا بشكن كلا نصي قرآني بيروزا هاي خوان نايخون بعكسه وان خوان خزمت كاري أو خاك وخلقوا ملة كبي بشكراوا أو سنتراني إيشي دغنا من كانوا بازر كانوا خير خوازا كان آسانا كان دروس كردني كلال راقي عندك خزمت بدينك خزمت بدعوائك دروس كردني أو بروجي خير خوازياني كدزگیروی خەڵکی مسلمانەکەن بەتەنگ پێداویستەکانی خەڵکی مسلمانەوە ئەو ڕێکخراوانی کە تەبعی ئیسلامی بڵاوەکەنەوە هەموو ئەمانە ئێمە ئەڵێن مەشروعی فی سەبیل الله و هیچ دلیلێک نییە بڵێ فی سەبیل الله خاصە بەجیهادەوە. جیهاد وەسیلەیە ئامڕازە خۆ ئامانج نییە. ئەو کاتە ئێمە ئەڵێن ئەکرێ بدرێ بە مەشاری ئەخەیریەکان کە ئەم مەشاری ئەخەیریانش هەمان ئامانجیان ئەوەیە کە دینی خوا سەر بخەن و دیفاع لە دینی خوای پەروەردگار بکەن. بەشێکی دیکە لە زانایان و بانگخوازان ئاماژە بەوە دەدەن کاری میدیا و ڕێکخراوە ئیسلامیەکان هەمان پرۆژەی جیهاد لە پێناوی خودایی گەورە و کارکردن بۆ بەهاناوەچوونی لێقەوماوانە. بۆیە پێدانی زەکات بەو دەستگا و ڕێکخراوانە و پشتیوانیکردنی جۆرێکە لە جۆرەکانی جیهاد. ئەمڕۆ جیهاد لەسەر ئەمزا کەم بۆتەوە ڕاگەاندنیش بەشێکە لە جیهاد کەواتە بەم جیهادە ڕاگەاندنە کە خزمەت بە پەیامی قورئان خزمەت بە پەیامی سونەت و ئادابی پێغەمبەرەکە بەشێک لەو زەکاتەی کە خوا لە قورئانی پیرۆزە دایناوە بۆ ڕێی خوایە ئەمی ڕێی خوایە پەیامی خوای گەین بە خەڵک. ئەم ڕێکخراوە ئیسلامیانەی کە هەن ئەم ڕێکخراوە قورئانیانەی کە هەن ئەوانەی تایبەتن بە فەرمودەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ڕێکخراوە پەروەردەیەکان ئیشوکاریان ئەوەیە کە پەروەردەی کۆمەڵگەیان کرد و کۆمەڵگەیان پاراستووە هۆکارێکن لە هۆکارەکانی مانەوەی کۆمەڵگە بە شێوەیەکی پاک و تەندروست و ئەوانە هەر کەسێکی زەکاتی هەبوو زانی هەر ڕێکخراوێک هەر دەنجێک هەر لایەنێک هەر دەستگایەک خزمەتی دینی خوای پەروەردگارەکە زەکاتەکەی بداتێ زەکاتەکەی دەرچوو ئیشکالێکی تیانی وای بەهێز ئەوەیە هەر دەستگایەک هەر شەخصێک هەر ڕێکخراوێک خزمەتی دینی خوای پەروەردگار بکە ئەچێتە خانەی فی سەبیلی الله. وەک بانگخواز و مامۆستایانی ئاینی جەختی لێ دەکەنەوە هەر پرۆژەیەک ئامانج لێی گەیاندنی دینی خوا و قسەی حەق یاخود بۆ بەهاناوەچوونی کەسانی کەم دەرامەت و لێقەوماو بێت ئەوە لە پێناوی خوای گەورەدایە. بۆیە سپاردنی زەکات و زەکاتی فیتر و خێر و سەدەقا بەو پرۆژانە لە ڕووی شەرعیەوە دروستە و ڕاو بۆ چوونی زانایانی خاوەن پایەی لەسرە.